لە چاکسازی لە وەزارەتی دارایی و ئابووریەوە کە بەشێکی پێک دێ لە چاکسازی لە سیستمی باج و نوێگەری لە سیستمی بەڕێوەبردننی گومرک لە داڕشتنەوەی هەیکەلیەتی وەزارەت و بە سیستمکردنی پرۆسەی ئیدارەدانی دارایی هەرێمەکەمان و لە هەمان کاتدا بە سیستمی میلاکاتی حکوومەتەکەمانە ئەچینەوە و بندیوار و دوو موچە و سێ موچەی نایاساییش ناهێڵین بە پەیڕەوکردنی سیستمی بایۆمەتری و لە هەنگاو هەوڵ دەدەین بۆ گونجاندنی حەجمی حکوومەتەکەمان لەگەڵ ئەو ئەرکەی کە پێی سپێرراوە تاکو بەرهەمی حکوومەتەکەمان لەگەڵ حەجمەکەیا بگونجێت. چاکسازی تریش هی بەرچاو بەڕێوەیە لە کەرتەکانی کارەبا و لە پێناوی گەڕانەوەی دادپەروەری لە سیستمێکی سۆشیاڵی نوێ و سیستمێکی خاننشینی نوێ کە هەردوو ئەم چاکسازیانە بە هاوکاری تیمی پسپۆڕی وەڵد بانک کە بانکی جیهان هەنگاوی گرنگمان بۆ ناوە و دەستمان پێی کردووە. ئەمانە هەمویان لە هاوشانی هەنگاوەکانی ترن کە لە کەرتی پەروەردەیە ئەنجامەدرێت بۆ چۆنیەتی بەرزکردنی ئاستی زانستی و تێگەیشتنی مامۆستاکانمان و چۆنیەتی پەیڕەوکردنی یان بەهێزکردنی مامۆستاکانمان لە هەرێمی کوردستان لە کەرتی خوێندنی باڵاش هەروەها کە چۆن گۆڕانکاری بە شێوازی قبول بکەین لە زانکۆکانمان و زانکۆکانمان بگونجێنین لەگەڵ پێداویستەکانی بازاڕی کارەوە. لە هەمان کاتیشدا چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و کەرتی سەربازیش دەست پێکراوە کە بە هاوکاری ڕاوێژکارانی سەربازی جەیشی وڵاتانی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا نەخشە ڕێگایەکی تۆکمە ئامادە کراوە و خۆشبەختانە لە ئەنجومەنی وەزیران لەم دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پەسەندمان کرد.